بینەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان واجارێکی لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە، هیواداری نەڵقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان ئەڵقەیەم جارە تەواوکەری حەڵقەی پێشووە کە دەربارەی بەها ئەخلاقیەکانە، بەها مۆڕاڵەکانە کە بە کۆڵەکە و بنەمای کەسێتی مرۆڤ دادەنرێ و بە کۆڵەکەیەک یا خودەتوانی بڵێ بناغە سەرچاوی کۆمەلگایەکی بەختەوەردادرێت. چکە هەر کاتێک ئەم بەها ئەخلاقیانە نەمان، هیچ کەسێک هیچ تاکێک لەو کۆمەلگایە هەست بە بەختەوەری و کامەرانی ناکات. لەبەرەوە هەر ئەو بەها ئەخلاقیانەیە کە پەیوەندی نێوان تاکەکان ڕێگەخا، من و تۆ و کەسانی تر، پەیوەندی نێوان خێزانەکان ڕێکەخا، پەیوەندی نێوان عەشیرەت و دام و دەستگاکان و کۆمەلگا و ناوچەکان و شارەکان ڕێگەخا. بەداخەوە خەریکە هەندێک لەو بەهایانە زۆر کاڵە بنەوە. ئەوە ئەرکی ئێمە وەکو دایک و باوک، ئەرکی مامۆستاکانە، دادەکانی دایەنگا و باخچەی ساوایانە لە هەوڵی گەشەپێکردنی ئەو بەهایانە بن. ئێمە باسێندێکیمان کرد ئێستا لە بەهایەکی ترەوە دەست پێکەن، ئەویش بەزەیی هاتنەوەیە بە بچووکە. بەڕێزان بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەم قیەمە ئەم بەهایە لە دڵ و دەرونی مناڵەکانمانە زەرع بکەین، با بڵێن بیچێنین، تاوەکو کاتێشنە دەرەوە مناڵێکی بچووکە بینن لینێن، مناڵەکەمان لە خوشک و برا بچووکەکەی نەیە، نەیچەوسێنێتەوە، خۆی بە کەڵەگا نەزانێ، لەبەرەوەی گەورەیە و توانای هەیە نەچێت زوڵم لە مناڵە بچووکەکە بکە. ئەمە لە خۆی و دروست نابێت. بەڕێزان کاتێ ئەم مناڵە و لە ماڵەوە هاوکاری برا یا خوشکە بچووکەکەیەک و تۆ دەستێ بە سەریانی و ماچێکێکیت و تەشجیعەکەیت وڵی ئەمرێ درێژ بێ ماسەڵاو لێ بێ چەند ئاقڵی شەر بێ دیارەیەکە بۆ بکڕم، ڕۆژ لە دوای ڕۆژ بەپێی پرانسیپەکانی فێربوون هەر ڕەفتارێ هەر هەڵسو و کەوتێ تەشجیع بکرێ، هان بدرێ، دووبارە ئەبێتەوە. مرۆڤ تەبیعەتی وایە، حتا ئاژەڵیش کە جاری شتێک دووبارە بۆ ئەبێ بەخوو، ئیتر پێویستی بەوە نامێنێ، ئەبێ بە قیەمێ بە بەهایە کە بەزەیی هاتنەوە بە بچووکە یا ڕێزگرتنی گەورەکان یا کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەک بەزەیی پیابێتەوە ڕێزی بگری، ئەما بێ بە بەشێ لە کەسێتی. بۆیە ئەبێ بە مناڵەکانمان فێرکەین هەر لە مناڵیەوە لەبەر ئەوەی کە گەورەن زوڵم لە بچووکەکان نەکەن. بەڵام ئەمە خۆ لە خۆی دروست نابێت. دایک و باوکی بەڕێز، مامۆسای بەڕێز، ئەبێ من وەکو دایکێ بەزەیم بە مناڵەکەما بێتەوە، من نەچم لە مناڵە گەورەکەم بم، چونکە لە من بچووکترە، تا مناڵە گەورەکەشم تۆڵەی خۆی لە مناڵە بچووکەکە نەکاتەوە. ئەمە پەیوەندی. بەڵام من لە مناڵە گەورەکەم بەم و تێی هەڵڵم و اینجا 100 جار پێی بڵم ئاگەر لە برا بچووکەکە و بێ بە قسەم ناکات، چونکە ئەو ڕەفتارمە بینێ. ئەی من بۆ بەزەی ئەڵێ بۆ بەزەی بەم نایەت، خۆمیش لە باوکم بچووکترم. لەبەرەوە ئەو قیەمە ئەو بەهایە زەرع ناکرێت. بەهایەکی ترمانی بەڕێزان ئازار نەدانی ئاژەڵ و باڵندەیە. بەداخەوە ئێمە لە کۆمەلگای ئێمە ئەبینین زۆربەی مناڵەکانمان ئازاری ئاژەڵەکانیان. سەیریکە چەندەها گوێ درێژە یا کلکی بڕاوە یا ئەمەگە بەردیان پیاوە قاچی شکاوە، چەندەها سەگ عەزێتیان ناوە قاچی شکاوە، پشیلە، باڵندەکان. ئەمە بەهایەکی ئەخلاقیە، ئەبێ ئێمە لە مناڵیە و مناڵەکانمان فێرکەین کە ئەمەش بوونەوەرێکە خوا دروستی کردووە. ئەمە پشیلەیەکە لە ماڵەکە، ئەمە هاوسەنگی سروشتمان بۆ ڕاگرێ. ئەگەر ئەم پشیلەیە نەبێ مشک چاومان دەرێنێ، هەر مشک دار و بەرد کوونەکە، کەواتر خوای گەورەکەم پشیلەی دروست کردووە بوو ئەوەیە ئیتر ئەم تەنزیم و هاوسەنگی ڕاگرێت. کاتێکە لە ماڵەوە ئێمە ئاژەڵەکان ئازارین و لیانێن و بێگومان مناڵەکانیشمان خۆشیان زەرە دەکەن. کاتێ پەلاماری سەگێکە یا بەردێکی پیاچێ دوورنێ سەگەکەش پەلاماری بە ترسیشی لا دروستە بێ. لەبەرەوە بێ ئێمە وەکو دایک و باوک لەبەر چای مناڵەکەمان کە پشیلەیەکمان بینی بەردێکی تێ نەگرین. بەڕێزەکەم کە سەگێکمان بینی بەردێک و دارێکی تێ نەگرین، هیچ دەبێ هەر هیچ مەکە. خۆ سەگ بەخوا 50 سەگ لەویا بێ، ئەگەر تۆ عەزێتی نەیت و لی نەیت و شتی تێ نەگری هەقی نییە بەسەر تەوانین. باسی سەگی هات ناکەینەوە، شتێکی تایبەتە و ئیستیسنائیەوە لە هەزاران حاڵەتە حاڵەتێکە بێت. کەواتە ئەبێ هەر لە مناڵ زۆر بمان لەوانی لە زۆر خێزانە ئاژەڵ لە چواردەوریان هەیە. ئێقەیچێکە پشیلەیەکە پارچەیە گۆشتە، پارچەیە بەزە، پارچەیە سەمونە، هەم لە ڕێی خواشە و هەم بۆی نمونەی و قودوێبی مناڵەکەش سبینێ کە ئەوە بینێ با خزمەتی بکات، بە ئەوی شتێکی بۆ هەڵە لە جیاتی و بەردێکی تێگری، چونکە ئێمەی گەورە ئێمەی دایک و باوک چی بکەین مناڵەکانمان لاساییمانەکاتەوە.
دەبا کە سەگێکی برسیە بینین قەی چێکە شتێکی زیامان هەیە لە شوێنێکا کە بڵاو نەبێتەوە بە کۆڵانەکە بۆی دابنین هەم تۆ فڕێ ئەی با و سەگە بیخوات هەم قەی چێکە با مناڵەکەش فێرکەین وەرە لەگەڵ یەکا بۆ ئەم سەگەی دابنین ئەم مامەڵەیە لەگەڵ ئاژەڵ و باڵندان کۆترێکەن هەر باڵندەیەک بێ ئەنجاری وا لە ماڵەکانە پەڕەسێلکە هێلانەی کردووە جاری وا هەیە مەسەلەن کۆترێکە شتێکە با وا فێر نەبین بچین بەداری تێکی بیت تا مناڵەکانیشمان بەم شێوە فێر بن بڕواتان هەبێ بەڕێزان هەموو ئەم بەها ئەخلاقیانە ئێمە بەرپرسین ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆستا و دادا کاتێککە بەم شێوەیە ئێمە مامەڵە لەگەڵ ئەم ئاژەڵ و بوونەوەرانە ئەەکەیت دڵنیا بێساگەر لەو سلایدا سیرکەین بەڕێزان ئەو پیاوە لەو تەمەنە پیرەیە ئەوەتە شیرەیە بەو پشیلانە وەڵای مناڵەکەمان هەر مناڵێ ئەوە ببینە ئەوی جاری دوم دووبارەیە کاتەوە ینی مناڵ لە ساڵ و نی دو ساڵ تۆ زمانی دەربێنی زمان دەرێنێ تفکاویش تفەکە جنێو بە ئیشی خێریشکە دەبا ئێمە ڕفتار و هەڵسوکەوتمان لە بەردەم مناڵەکانمانە جوان بێ بڕواتان هەبێ من چەند جار دووبارەم کردوێتەوە پەروەردەی نوێ ئەڵێت تۆ هیچ شتێک مەکە بشتی خراپ لە بەرچای مناڵەکە مەگوتەوە خۆ بۆ ماوە نایهێنێ کە مناڵ لە دایی کە بێ نەڕقی لە ئاژەڵە نەتفەکە نەجنێوەیە نە شەڕەکە ئەمە هەمووی لە کۆمەڵگاوە فێرە بێ هەمووی لە خێزان و لە چواردەور و لە گەڕەکەەوە فێرە بێ دەبا ئێمە ببین بە نمونە بۆ مناڵەکانمان یەکی تر بە ڕێزان ڕێزگرتنی دایک و باوک و مامۆستایە یعنی ئەبێ مناڵەکانمان وا فێرکەین ڕێزمان بگرن بە ڕێزان نەک لێمان بترسن چە ڕێزگرتن جیای و ترسان جای جاری وا مناڵەکە لە باوکێ ترسێت نەک ڕێزی بگرێت لەبەرەوەی لی ئەیە و دیکتاتۆرە و توو ڕێوتە ئەمە هیچ قیمەتێکی نیە هەر ئەوەی لە ماڵ نەمای بڕوا بێ داخی دڵی خۆی بە خوشک و برابچووکەکان و یا بە مناڵی گەڕک دەرەبڕێت یا بە مناڵی باخچەی ساوێن و حەزانە بۆ یەک گرنگە ئێمە مناڵەکانمان وا لێ بکەین ئێمەیان خۆش بێ من کاتێ وەکو باوکێ کەسێ وەکو دایکێ وەکو خوشکێ کە ڕێزی ئەم مناڵە ئەگرێ پێداویستەکانی بۆ دابینەکە مەسەن تینووە دایکی شیریاتێ تین و ئاویاتێ خزمەتێکە لە هەمان کاتە لی نایە تووڕە نابێ لێی هەستکردن بە ئاسایش لەو ماڵەیە لەو داهنگا لەو باخچە هەیە هەست بە ئەمانە کاکە یەکەم پێداویستی دەرونیە دوای ئەوە خۆشیان نەوێ خەڵکی خۆشەوێ ئەزانی ئەویش دایک و باوکی خۆی خۆشەوێ ئەزانی زۆر جار گرێ دەرونیەکان هەمووی لە سەر چاوەکەی لە مناڵیەوەیە کە دایک و باوک مناڵەکانی خۆیان تڕۆ کردووە بێزراویانن لیانێن سوکایەتیان پێەکەن هەموو توێژینەوەکان کە لەو بوارەیە کراوە بە ڕێزانەڵێ ئەوانەی هەموو لە بەندینخانەکانن لە گرتوخانەکانن لە سجنان هەموو ئەوانن کە وەختی خۆی لە خۆشەویستی بێبەش بوون تەبەن تۆ مناڵەکە و خۆشنەوی چۆن تۆی خۆشەوێ کە تۆ ڕێزی مناڵەکە و نەگری چۆن و ڕێزت دەگرێت کە تۆ هەرزەکاری چۆتە قۆناغێر زەکاری لە خۆناغێت تێ نەگەیتوم هەر وەکو مناڵی مامەڵی لەگەڵا بکەیت چۆن ئەو تۆی خۆشە چۆن ڕێزت دەگرێت ئەمە زۆر زۆر گرنگە تەمەم قوتابخانە و دایانگاز بە ڕێزان دەوری سەرەکی هەیە ئێمە هەموو شتێ ناتوانین لە خێزانە بە دایک و باوک بڵێ کاتێ دایک و باوک چەند کارەکەیان ڕاست و دروست بێ بەڵام لە باخچەی ساوایان پێچەوانەی ئەوە بکەن نیشەکەی دایک و باوکی شتێکێنەوە بەڵام ئێمە زۆر جار وتومانە لێرەش لەبەرەوەی باسی بەهایەکی ئەخلاقیەکەین گرنگە دووبارەی کەینەوە ئەوی ژەوەی ئێمە قوتابخانە و خوێندنگاکان و باخچەی ساوایانمان بەداخەوە ئەمە وەکو داواکارێک لە وەزارەتی پەروەردە بابیکەن بە پەروەردە لە فێرکردن ڕزگارمان کەن ئێمە مناڵەکانمان فێرەکەن نەک پەروەردەیانکەن لەوانەیە زۆر جار بە ڕێزێک بۆواری پەروەردە شایشەکە ئەڵێ فەرقی چێ لە بینی فێرکردن و پەروەردە فەرقی زۆرە بە ڕێزان بەقەی عەرز و ئاسمان کاتێ تۆ ئێمە باسی ڕێزگرتنی دایک و باوکەکەین کاتێ ئەڵەی بۆ نمونە بەهەشت لەژێر پێی دایکانە فێریانەکەن جەنەت و تەحت ئەقدام الأمهات ئێخۆرە جەنەتەکە جارێ بکە بە کوردی مناڵ چوزانێت جەنەت چییە چوزانێت تەحت ئەقدام چییە ئەمە یەکەم بۆ یەکەم بە کوردی دوای ئەوە چ کاتێک ئەبێ بە پەروەردە تۆ ئەم مناڵە فێرکەی ئەم بەها ئەخلاقیە لە ڕفتار و هەڵسو و کەوتن و بیرکردنەوەی ڕنگ باتەوە نەک فێریکەی دەرخی کات و دە لە دەیبیتێ لە هەمان کاتیشە ئەڕواتەوە جنێو بە دایکە شەق لە دایکی هەڵەیە قسە بە مامۆستاکەی هەڵێ کە دایکی دووەمە ئەمە تعلیمە تۆ دەرخێ پێکردووە معلوماتێکی لەبەر کردووە خشتێتی ناو مێشکەوە خشتێتی سەر وەرەقێ دە لە دەیهێناوە لە کاتێکە هیچ شتێک لە ڕفتاریان نیە ڕێزی دایکی ناگرێت وەختێ منەی کەم بە پەروەردە ئەوەیە فێری کەم ڕێزی دایکی بگرێت کە چووە ماڵەوە دەستی دایکی ماچکە کە دایکی هاتو یا لە کۆبنەوەی دایکان و باوکانە پێڵێ مناڵە دەستی ماچەکە ڕێزت دەگرێت بە قسە دەکا ئەماکە ئەگەر ناڵین پێمان بڵێمە کاتی سووری بۆ دانین بە قسەی کردی ڕێزی گردی کاتی سەوزی بۆ دانین بەم شێوەیە مناڵەکە لەبەرەوەی تەرجیعەکرێت کە ڕێزی دایکی ئەگرێت لەبەرەوەی محاسبەی ئەکرێگە ڕێزی نەگرێت نەک لێی بی کاتێکی سووری بۆ دانی بێ بەشێکەی لە شتێ
بڕاتان هەبێ ئەڕواتە ماڵ و دەستی دایکی ماچەکە جێبەجێ فەرمانەکانیەکە جێبەجێ ڕێنمایەکانێکە ئامۆژگارەکە دە لە دێ ئێمێ ئەمەیە فەرقەکە پاک و خاوێنی لە ئیمانەوەی دەرخیەکە و دە لە دێنێ لە کاتێکا چڵمن و پیس و چەپەڵ و جانتای پیسە چی پیسە کەواتە ئێمە ئەبێ لە مەودووە پەروەردە بکەین خۆزاری پەروەردەشە ناوی وەزارەتی پەروەردەیە زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵایە بەداخەوە ئێمە هەتاوەکو ئێستا سەرکەوتوو نەبووین لە چاندنی ئەم بەها ئەخلاقیانە کەم مامۆستا کەم خوێندکار پەلاماری مامۆساکەیاتەوە کەم خوێندکار و قوتابی لە ناو پۆلا جنێوەیە قسە بە مامۆساڵێ لە ڕوویە هەڵەگەڕێتەوە کۆ ئەم قیەمانە زەرعمان نەکردو بەڕێزان یەتەوە گاڵتە بە باوکێکە گاڵتە بە باپیریەکە ئەمن نەمانتوانیوە بە ئەوە شتێکە بێزای ئەزان لەو یابانە بەڕێزان هەرچی قیەمە لە ئیسلامە هەیە ڕۆ بێکەوەی پیاڵین کافرەمی جێبەجێکرد ئەم ڕێزگرتن و احترامە بڕۆ بۆ ئەو یابانە بڵێ وەکو قەیسەریە گوایە بازاڕێکە سوپەرمارکێتێکە تەمە هەمووی دوکانە چۆن دەرگام دەرگا کارەبایوان ئێمانی بەوەکو باشیع و ئەمانە ئیشەکە بە تیشکە نازام چێ کار ڕۆیتە بەردەمی ئەکرێتەوە و دوایی داخرێت دوورکەوتیتەوە هەر چۆرە بەردەمی ئەکرێتەوە ئەوانیش ئاوایە زەلامەکە وا فێریان کردوون ئاوە ئەچەمنەوە بە بەردەمیان بڕۆ ئەچەمێتەوە بۆ حتا هیچیشی لێ مەکڕە وەرەوە هەرە چەمێتەوە بەردەمێ بڕۆ ئەوە قانونێ ئەمە ئەم بەها ئەخلاقی و ڕێزگرتنیان فێر کردوون وڵای من ئەوە ئەموو جارێ ئاوا ڕێزم گرێ حەزەکەم شتی لێ بکڕم لا ئێمە تیشتیشی لێکڕی ئەگەر شتێت تۆزێ دەست بۆ تەمادلانی چیرۆکە و تێگرێ یا بە نوعی قسەبی کاکە بۆە نازان چێ لەوانەیە پەلامارە بە ئێمە ئەم قیەمانەمان زەرعانەکرد خۆ گەورەکان ئێمە زوای خۆ لە مناڵی و ئەمانە زەرعەکرێ بەڕێزان ئەم قیەمانە بوو کۆمەڵگاکەمان تێک چۆ بۆ ڕۆژ بە ڕۆژم بە ئەخلاقیان ێنە خوارەوە ئێمە پەروەردەکەمان تێک چۆ جا هەر وڵاتێکی ویستی تێکی بێ پەروەردەی تێک بە پەروەردەی خێزانی پەروەردەی ڕاگەاندن پەروەردەی مزگەوتەکانمان پەروەردەی قوتابخانە و خوێندنگا تا دوای خۆشەویستی نیشتیمان بەڕێزان ئێمە چەند پەروەردەی نیشتیمانیمان هەیە پێنجشەمان ئاڵا هەڵەکەی دەکوانێ والله ئێمە توێژینەوەیەکمان کرد لەگەڵ ڕێکخراوی کیدۆیە لە 180 بۆ 90 ئەوانەی گەورەش بوون تەلەبەی زانکۆی تیا بوو کەسانی ئاسایی تیا بوو نێر و مێ و یعنی هەموو چینەکان بڕواتان هەبێ سێ بەشەوە خەڵکی چاو پێکەوتنمان لەگەڵا کردووە ئەڵێ من بە هیچ شێم خاکەم خۆش نای وڵاتی خۆشم خۆش هیچ ئەڵێ من مەتر عەرزێکم نییە بۆچی خۆشم بێت چی خێرێکم لێ بینیەوە باشە ئەی ئافرین منهەج و پرۆگرامەکانمان ئەی ڕاگەیانەکانمان ئەی قوتابخانەی خوێندنگاکانمان نەمانتوانیوە ئەم قیەمە ئەم بەهایە لە دڵ و دەرونی مناڵ و تاکەکانمانە بچێنین تا نیشتیمانەکەی خۆی خۆش بێ کوردستانی خۆی خۆش بێ نەوەڵای ئێستا بەس دەرگای ڤیزە و نازانم دەرەوە بکرێتەوە ئەگەر لە 109 نەڕۆی بە مەسوولەکانیشەوە وەرە تۆ قۆڵێکی من ببڕە ئەمە یعنی چی ئەوە تا ڕوا ڕاکە خەڵک ئەچێت لە دەریای ئیجە خۆی خنچێنێ قەرزەکە خانووە فرۆشێ بە قاچاق بڕوە باشە خەڵکی وڵاتی خۆی خۆش بێ ئەم هەموو خەتەریە و ڕایکالێ بۆیە ئەبێمانم پرسیارانە بکرێت بە ڕێزان ئێمە هەرەوە قسەی زل نییە شیعار و دروشم بکەینەوانێ و دەوڵەتمان هەبێ و ئاڵامان هەبێ و ئاڵامان هەیە یخۆمان وەکو دەوڵەتێکی سەر بەخۆوان بەڕێزان بەس مرۆڤەکانمان نەخۆشن بزانە چی بە یەکتریەکەین بەڕێزان مرۆڤەکانمان پەروەردە نەکردووە تاکەکانی کۆمەڵمان پەروەردە نەکردووە قیەمەکانمان زەرع نەکردووە لێبوردەمان نییە بە زەیمان بەیەکان نایەتەوە وەڵڵی هەتاوەکو ئەم قیەم و بەهایانە زەرع نەکەین لە مناڵیەوە ئەم مناڵە ئەم خاکەی خۆش نەوێ بە حیاتی دیفاع لە کوردستان ناکە هەزار دەوڵەتیشە هەبێ کەواتە ئەمەیە بەڕێزانێ مەترسیەکەمان لەسەر ئەمانەیە دەوەرە ئێستا بزانە گەنجەکانمان بەس بڵێ هەر وڵاتێکی ئەوروپی دەرگاکەی بکاتەوە بزانە هەمووی ئەڕۆیە ناڕوە ناڵم لە 100 با کاکە لە 190 لە 190 باشە یعنی چی لە 190 یعنی لە 100 کەس 90 کەسم خاکەی خۆی خۆش نایە بەجێڵێ چونکە مەبەستمەوە نیوانەی ئەڕۆن ڕقیان لە وڵاتی ئێمە نەمانتوانیوە بیان بەسینەوە بە خاکەکەی خۆیانەوە چۆنە بەسێتەوە بە خاکەی خۆیەوە کە ئەم مناڵە دایک و باوکی بێ موچە بن تەعین نەبن براکەی بێ ئیش بێ هیچ خێر و بەرەکەتی ئەم وڵاتە لە ژێریەتی نەوتەکەیتی بۆ ئەم نەبێ بەرمیلی بکڕە بە 120,000 مەین بە $10 بەخەڵ چۆن وڵاتەکەی خۆی خۆش بێت نه کەواتە ئێمە سیستمی سیاسیەکەمان حکومداریەکەمان پەروەردەمان وامان کردووەمانە جنا چ بەشەرێکی ڕقی لە وڵاتی خۆی بێ ئەی ناڵن حب الوطن من الإيمان هەمووی شعارە هەمووی قسەیە نەمانتوانێت بکەین بە کردار بەرپرسیارەتی بەڕێزان یەکێکی تر ئەوەی ئێستا لای ئێمە زۆربەی مناڵەکانمان هەرزەکارەکانمان هەست بە مەسئولیت ناکەن هەست بە بەرپرسیارەتی ناکەن وەرە بزانە ئیشەکانەکەین وەکو فەرمان بەرێ بە دەگمەنە ئیشەکە بە دقت تەواوکەین بەس لە وڵاتانی بڕۆ لەو یابانە ئیشەکە ئەمنە بە دقت دەکا وەکو سەعات لا ئێمە هەر جادە قیرتاوەکەین پاش ماوەی هەڵەتەکێتەوە چی هەست بە مەسئولیت ناکەین
مەسەلەن خانوو دروست دەکەین وەرە بڕۆ زانکۆی سلێمانی و زانکۆکانی تر ببینە ئەم هەموو پارەی یا سەرف کراوە هێشتا ئیسلام نەکرا بوو بنەکەی شەقی بدوە دیوار شەقی بدوە ئەمە چییە خۆم با تورک بێ با کۆمپانیای تورکیە بەس چیە سەرپەرشتیەکە ئەندازیارەکەی من کوردستان منم تۆی کەواتە هەمووی ئەگەڕێتەوە بۆ هەزنەکردن بە مەسئولیت نەمانتوانیوە هەز بەوە بکەین لە مناڵیەوە ئەم بەهایە ئەم قیەمە لە دڵ و دەرونی مناڵەکانمانە بچێنین تا کارێک کات ئەگەر غەڵەت کردی کەم و کورتی تیا بۆ زەمیری محاسەرەیکە نەخێر هەرچی کار و کردداری ئێمە هەیە زۆربەی بە کرچ و کاڵیەکرێ زۆربەی بە ناڕەوایەتی بە هەزنەکردن بە بەرپرسیارەتی بۆیە ئەبێ هەر لە مناڵیەوە مناڵەکە و 2 ساڵە 2 ساڵ و نیویشە لەوێەوە تۆ وەکو دایکێ چێژ لێنەی قاپێکی بەرە بڕۆ قاپم بەرێ وەرەوەم بۆ دانێ وەرە و سەری سفرەکە بگرە باڕای خەین وەرە ئەمە لەوێ دانێ ئەم پەرداخە لەوێ دانێ شتە پلاسیەکان مەسەلەن باوکی سیاراشە و پەڕۆیان بەرێ ئەو سۆندەیەم بۆ بێنە وەرە ئەوە بکە بە پێی قۆناغەکە ڕۆژ بە ڕۆژ نەک بە نازداری بە خێوی کەیت و ئەوە 4 ساڵە خواردنەکە بکەی بە دەمیێوانێ 4 ساڵە جلەکەی لەبەرکەیت و 4 ساڵ 5 ساڵە چێ بۆ حەزانە و ڕەوزە بۆ ڕەوزە پێڵاوەکانی لە پێکەیت و چی ئەمە هەز بە مەسئولیت ناکە ئەمە کەسێکی لاواز دەرەچێت شخصیەتی زەعیفە بێ یا توندوتیژبی لەگەڵی یا دوو پەروەردە بێ هەموو ئەمانە بەڕێزان بۆیە ئەگەر ئەمانەوێ خۆمان و چواردەورەکەمان بەختەوەر بین ئەبێ ئەم قیەمە ئەم بەهایە هەستکردن بە بەرپرسیارەتی لە ناخ و دڵ و دەرونی مناڵەکانمانە بچێنین بەڕێزان دادوەری من کاوە حەڵقەی پێشوو باسم کرد بەڵام کۆمەڵێک پەیوەندیان پێوە کردم وتی وەڵڵاهی ملی تێ نەگەشتین یعنی ئێمەوە زین عەدالەت و مساوات یعنی یەکسانی و دادوەری هەیە یەک شتە بۆ هەندێک جار لە حەڵقەکەی پێشوو باس کرد یەکسانی هەندێک جار بە یەکسانی عەدالەتی تیانە بەڕێزان ئەمە دوو قیەم دوو بەهای جیاوازن ڕاستە هەموو کەسێ حەزەکە یەکسان بێ بەڵام یەکسانی ئەگەر عەدالەت و دادوەریتیان نەبێ یعنی هیچ قیەمێکی نابێ بە زەرەر تەواو بێ چۆن بەڕێزان تۆ دوو مناڵە هەیە لە ماڵەیەکیان بچووکەیەکیان گەورەیە ئاخر گەورەکە ئەچێتە دەرەوە بۆ نمونە لە قوتابخانەیە جلوبەرگی پێویستە جانتایە تۆ نابێ بڵێ وەڵام من 50,000 بۆ مانگە 50,000 بۆ ئەمە یەکسانیە ئەمە بەس ناعەدالەتیە چێو مناڵی لە ماڵەوەی سێژەمە نان لە ماڵەوە خوا وەکو مناڵەکەی تر نییە چێتە دەرەوە لە فەیەکوان چۆن نەبێ یەکسان بن ئەمە ناعەدالەتیە بۆیە یەکسانی ئەگەر عەدالەتی تیان نەبێ نەبێ باشترە ئەبێ بە زوڵم ئەبێ بەستەم من نمونەیەک سلایدێکم بۆیە نابوون ئەگە سەیدم سلایدە بکەین بەڕێزان ئێستا ئەمە 3 چەمکیتیایە ئەو سەری ئەو سەر ئەوەی ئەبینیە ها ئەو کابرا زلە چۆن ئەمە یەکسانیە ئەیانەوێ سەیری یاریە بکەن من نمونەیەکە بۆ جەنابتان باشە ئەمە یەکسانیە بەڵام عەدالەتی تیاتخوا معقولە مناڵە بچووکەکە ئەو کرازمۆرەکە بە هیچ شێوێ فەقیرە دیوارەکە بینێ بەڵام ئەگەر بڵێ من یەکسانم کاکە یەکی سلووقێک مەخسووس ژێ قاچمان بەس ناعەدالەتیەوە ئەوەی ناوەڕاستیان ئەوە عەدالەتیە بەڕێزان ئەوە یەکسانیە ئەگەر زەحمە نەبێ سلایدەکە گەورەکەن با من دەرنەچم بۆی بینەران بۆی و بەڕێزانت باش لێم تێبگەن ئەگەر سەیری ئەمە بکەی بەڕێزانەوەی ناوەڕاست ئەوە عەدالەتە سەیری کە پیاوە گەورەکە پێویستی بە سلووقێک نییە بڵێ یەکسانی من سلووقێک مەوێ وەکو مناڵە گەورەکە لە ماڵەوە هەمانە پێویستی بەوە نییە من نامکەم بەدەمیە بەس مناڵە 2 ساڵەکە پێویستی بەوەی یارمەتی بکەم ئەوە عەدالەتە نەک بڵێ مناڵە گەورەکە بە خۆی نانەخوا بە ئەمیش نانی خۆی بخوا ناتوانێ ئەمە عەدالەت نییە ڕاستە یەکسانی بەس عەدالەت نییە لە هەمان کاتە وەڵام من مادەم چێشتەکەم خواردنەکەکەم بە دەمی مناڵە 2 ساڵەیەکەوە وەڵا بێ یەکسان بم بە مناڵە 7 ساڵەکە و 6 ساڵەکە دەخەوە نەعەدالەتیە بە قوربان ئەو خۆیتوانێ ئەوە نازدا دەرەچێ کەسێتی لاوازە بێ ئەوەی ناوەڕاست عەدالەتە فەرموو ئەوەی یەکەم گەورەیە پێویستی بە سنووق نییە ئەوەی دووەمیان بچووکترە یەک سنووقی بەسە بەڵام مناڵەکە پێویستی بە 2 سنووقەیە ئەمە عەدالەتە اینجا بۆیە ئێوە ئەوکو دایک و باوک بەڕێزان ئەبێ عەدالەت تەطبیق بکەن یعنی تەلەبەکە و لە جامیعەیە گەشتۆتە قۆناغی هەرزەکاری ئەمە مەصرفی زیاتر ئەوێ لە مناڵێکی ترکە لە ابتیدائیە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە کاتی زیاتر ئەوێ خزمەتی زیاتر ئەوێ لە مناڵە گەورەکە نابێ مناڵە گەورەکە بڵێ بۆ احتیمام بەوایەن بۆ منیش کورتانی میشتە ئەبێ بۆی ڕوونکەینەوە بڵین تۆ کوڕمانی تۆ کچمانی تۆ جەرگمانی تۆ ڕوحمانی بەڵام بە قوربان تۆ توانی نامخوێم ناتوانێ ئەمی فریجی مێشکیە ئەم حرەکە زۆرەکە ئەمە ADHDە ئەمە داون سیندرۆمە ئەخلی بەشتەکان ناشێ گەشەی دواکەوتۆ بێ من هاوکاری بکەم تۆ ئەتوانی باوکەکەم فەرقەکە لێرەیە کەواتە بەڕێزان ئەمە ئەم سەری ئەو واقعەکەی عێراق و کوردستان و عالەمە ئەوە ناعەدالەتێکەیە ئەو واقعە حتا یەکسانێکەشی تیانە
کابرای بەتوانە و دەسەڵەتدارەوەتە هەرسێ کورسیەکە پاڵی لیاوەتەوە داماوەکەی تۆ بخەرە سەر شانە بەرزی کەرەوە ئەمە بەڕێزان ئەم چەمکانە ئینجا تۆ وەکو باوکو دایکی وەکو مامۆستایە ئەمانە کامیان تەطبیقەکەی یەکسانی گرنگە بە مەرجێک عەدالەتی تیا بەڵام هەردووکیان هەرزەکارن ئەبێ یەک مامەڵەیان لەگەڵا بکەیت هەردووکیان بەقەی یەک پارەیانەیە تێ بەڵام یەکێکیان لە جامیعەویان لە ئیعدادیە نابێ وەکو یەک بێ بە هەمان شێوە لە مامەڵی چواردەورمانە لەگەڵ هاوسەرمان لەگەڵمان ئەبێ ئێمە ئەم چەمکانە جیاکەینەوە لە یەک ئەگەر لێکیان جا نەکەینەوە بەڕێزان کێشەمان بۆ دروستە بێ چەمکێکی ترمان هەیە مەفهومێکمانێ قیەمیشی ئەخلاقی بەهایەکی مۆڕاڵیمانەویش لێبوردن و تۆڵە نەسەندنەوەیە کاتی خۆی لە فەیلسوفی گەورە تاغور پرسیاریان کرد وتی ئەم خەڵکە زوڵمە لێیەکە ئەم هەموو سوکایەتی و پێیەکە بۆ تۆڵی خۆتیان لێ ناکەیتەوە ئەزانی چەند بە جوانی جوابیانەوە وتی باشە ئەکرێ سەگێک قەپێ گازێکی لێ ئەگرێ تۆش بچی گازەکە لە سەگەکە بگریتەوە متۆڵە سەندنەوە ئەما بێ بەڕێزان ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین کەسانێکی ڕۆشنبیرە کەسانێکی تێگەیشتوترە کەسانێکتر هەیە گەشەی باشتر کردووە کەسانێکمانەی وانی نابێ ئەگەر یەکێ جنێوێکی پێیاس غەڵەتێکی بەرامبەرەکە تۆ شەمان جنێی پێبیتەوە لە کاتێکا تۆ توانی لی خۆشبی ئەو کەسەی جنێوەیە ئەوە پەروەردەکەیەتی یعنی ئەمە ئاوا فێرکراوە بەڕێزان ئەوە ئاوێنەیە کە ڕنگنانەوەی پەروەردە و ئەخلاقەکەیەتی ئینجا دەگەر تۆش دابەزیتە ئاستی ئەو کەواتە فەرقی چێ لەگەڵەوە بۆیە ئێستا ئەم چەمکی لێبوردەی و تەسامحە بەڕێزان لە هەموو دنیاە ئیشی لەسەرەکەیە ئێستا لقێک فەرعێکەیە لە علمە پێڵێن دەروونزانی ئەرێنی پۆزیتیڤ سایکۆلۆجی یا علم النفس الئیجابی یەکێک لە چەمکەکان ئەڵێمە با بەس قەلباسی قەلق و دڵڕاوچێ و خەمۆچێ و وەسواسی و ئەم گرفت و نەخۆشیە دەرونیان نەبکەین خاڵە لاوازەکانی کەسەکان وەرە ئەم کەسە با لەسەر خاڵە بەهێزەکانیانەوە ئیشکردنی چێ لەوان تەسامحە لێبوردەییە یەکێ لەوانە بەختەوەریە ئەمانە بە ئەمانیان گەشە پێ بکەیت بەڕێزانە بێ مەمناڵەکانمان فێرکەین لێبوردەیی تۆڵە بە دوای تۆڵە سەدنەوە نەگەڕن ئێمە بەداخەوە هەندێک جار لە عەشایرە ئەمەندە غەڵەت پەروەردە کراوین ئیلا تۆڵە سەدنەوە ئیلا ئەبێ ئەو زلەیەکی لا من زلەکەی لێگەڕ ئێخە ژیان وا ناڕۆ بڕەوە کەم چەند دوژمنایەتی دروست بوو چەند عەشرەت و بەرەباب لە یەکتریان کرد دوای هەرەبێ ئازبیتەوە اینجا بۆ لێکم جارە منەوە نەکەم بۆیە بەڕێزان گەورەی مرۆڤ غاندی ئەڵێ مرۆڤی توانا و بەدەسەڵاتدار دەتوانن لێبوردە بن کە قیەمی ئەخلاقی بەرزی هەبێ هەموو کەسێ ناتوانێت لێبوردە بێ دەبا ئەم قیەمە جوانە لە مناڵەکانمانە زەرەکەین با لە باخچەی ساوایان با لە دایەنگا با لە قوتابخانە باخچەی ساوایان بەدوا و دایەنگا تۆزە بچووکە لە قوتابخانەی بنەڕەتی با مناڵی پاڵ بە مناڵەکەمانیەت و ئەنێ سوتفە کەوتووە با ئێمە بین بە مامۆساکە بە توێژەری کۆمەڵایەتی بڵێن بە گەورەکە بڵێ کە پاڵی بە مناڵەوە ناوە با داوای لێبوردنی لاکە ئاشتیان کەرەوە نەک مناڵەکەمان بە گریان بێتەوە بڕۆین بڕۆ شەقێکی تێڵای دوو شەقی تێڵە زلەیەکی لای شەقی تێڵە ئاخر سبێنی زەلامی بۆ کوژێ بەڕێزەکەم ژیان چۆن وا ڕابڕێەوە ئەمە غەڵەت یەکرا اینجا تۆش غەڵەتەکە بکەیتەوە غەڵەت بە غەڵەت هەتا لە عەزابابی هەرە بێ بە دوای تۆڵە سەدنەوە بگەڕێ بۆ ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیا چۆن حەزرەتی مەسیح هەڵەیە لەگەل لە لای چەپی ڕوومەتی لای چەپیان لای ڕاستی بەرێ لای ڕاستیانەیە لای چەپی بەرێ بەڕاستی قیەمێکی جوانە چەندها ئاەتی قورئان هەیە چەندها حەدیث هەیە ئەڵێ ئێوە کەسانی تر عەفوکەن میش عەفوتانەکەم خوای گەورە وا فەرمێ بوو لێبوردە نەبین ئەمەش بەس خۆ لە خۆی دروست نابێ بەڕێزان ئەم تەسامحە ئەم لێبوردوێ ئەم عەفوکردنی بەرامبەر ئەبێ زەرعی کرد ئەبێ لە مناڵیەوە کاتێ مناڵەکە و غەڵەتێکەکە بێت تۆ قودوەبی جاکە شەقیتی الله و زلەیەکت یا هەتی خوێڕی ئەویش لە برابچووکەکەی هەتی خوێڕی شەقیتی ئەوی لە دراوسێکە یاشە کەواتە وەکو زنجیرێک وەکو تۆپێ بەفر هەر خلیەکەیتەوە گەورە ئەبێ لەگەڵ خۆی لەگرێ ئاوا دروستەوێ بەڕێزان کەواتە ئێمە بە دایک و باوک لێبوردەمان هەبێ بەر مناڵەکانمان کاتێ لە مەکتەب دەرناچێ نەڵێن وەڵڵا داخ دەکەم با بێتەوە قەیچێکە بە قوربان لە 8 دەرس هەیە لە 5 دەرچوی قەیچەکە یان لە 6 زیاتر نەجاحەت هێناوە ئەم چوارەتی جۆر با سعی بکەین و یا هاوکاری بکەین و یا لە ناو پۆلا چی کردووە ئاگال لە مامۆسانە بدۆم شیلەکە بگەڕێن نەک بڵێ وەڵڵاهی دەرنەچی خوا ئاگای لێ لە توپەتە دەکەم داخت دەکەم هەڵدەواسم زۆر جا مناڵ نەچۆتە بۆ ماڵەوە ڕای کردەوە یا وایە خۆی کوشتووە ئەمەیە دایک و باوکمان هەیە لێبوردنین بە دوای یعنی تۆ کەسێکی گەورەی باوکە جان برا گەورەکەم تۆ کەسێکی ڕۆشنبیری تێگەشتی مناڵێکی بچکۆلەکی تا ئاستی و تخوا ئینادی لەگەڵ ئەوەیەکەی لەو خۆ دەستەوە گەورەی خۆ زلەیەکی لی جاجاری وە بڕاو بێ لە حساییەکە من لامە لە ئەمریکا ساڵی 1 ملیۆن مناڵ
ئەو این 60ەکان و 70ەکانی ئێستا لەوانێ زیاتر بێ بەوەی زەحمەت بوونی ژیانەوانی و تۆڕە کۆمەڵایەتی و گرانی و بێ و نازانم چی بڕوا هەبێ یەک دانە مناڵ لەژێر دەستی دایک و باوکیان یا ئەمرین یا معەوەقە بن چونکە ئینفعالی کرد و باوکەکە و لێبوردەی نەبووە کۆنتڕۆڵی خۆی لە دەست داوە ئێمە وەکو مامۆستا ناکرێت تەلەبێ لە ناو پۆلە پێ ئەکەنێ هەڵی سێنێت و سوکایەتی پێکەیت و بیکەیتە دەرەوە قەی چێکاڵم کڕەوە بەچی پێەکەنی ئەگەر نوکتەیەکی خۆشە با ئێمەش پێ بکەنین دەڵێ داوای لێ بنەکەم بەخوا شتێک قەی چێک کاهەیەتیادێ باوکە موشمان نێمەش بجاری وا شتمان بیرەکەوێتەوە بەڵام ئەگەر شتێکی وا بۆ حەزەکەم با ئێمە ئاگادار بین و چێت تەسیل لە خوێندنەکە کات و من ناتوانم دەستەکە شەڕەکەم ئەمە وردە و دەیترەمانە قیەمەکانیان بەرزەکەینەوە بەڕێزان بەڵام بەداخەوانێ لای ئێمە بە دوای تۆڵەسەندنەوەیە حتا گەشتۆتە ئەوە گیراوە وای یاساوی ڕێچکەی خۆی بگرێ ئەچن کەوکوژی بە قەناس لە نزیک محکەمە بۆی دانیشن لە ناو ساحی محکەمە لە ناو ئەنەکانەی کوژن باشە گەشتۆتە ئەوە تۆڵەسەندنەوە بەڕێزان بۆ ئێمە ئەبینی چەند دوژمنایەتی یەکتریەکەی سێ بەشی خەڵک دوژمنی یەکتریە جاران خەڵک لە بوومە لەرزە ئەترسا لە چوزانم هەورە بروسکە و لافا و هەورە تریشقە و مار و ئەژدیها و گورگ و ئێستا هەوانەمان لە بیچێتەوە ئینسان لە ئینسانە ترسێ دوژمنی سەرەکی ئینسانە ملیارەت دۆلار سەرفەکە لە ناحی ئەمنی و کوتەلی کۆنکرێتیە و حیمای جیهاز و نازانم چی و سیارەی دەرع ئەوە لەبەرەوەی کۆمەلگاکە ئاوای لێهاتە خۆ نەک لای ئێمە من بڵام هەر کوردستان وایە عێراق لە ئێمە خراپترە تورکیا زۆر لە ئێمە باشتر لە ئێران بەڵام ئێمە با لە خێزانی خۆمانەوە دەست پێ بکەین چییە با مناڵەکانمان فێر لێبوور دەکەین با مناڵەکەمان وای لێ بکەین بەرامبەرەکە عەفوکات تەمەنە بێ دایک و باوکەش عەفوکان نەک مناڵەکەی من بێ بە قوربانی هەر لێی بن و ئەوی شەر بەردەوام بێن نا ئێمە باسی هەموو خێزانەکەین من ناتوانم لە ماڵی خۆمە بەڕێزان هەموو ئەم قیەمانە لە مناڵەکەمان زەرع بکەم و دراوسەکەم یەکێکی نەبێ ئێوە مناڵەکەی منەوێ بە قوربانی ئێمە باسی ئەواکەین بۆی بەختەوەر بین ئەو کاتە ئەگەر ئەمەمان کرد دڵنیا بە بەڕێزان هەمومان بە بەختەوەریەژین تەواو من غڵەتێکم کرد بەرامبەرەکە عەفوی کرد تۆبە ئەکەم و داوای لێبوردنەکەم و بەعکسەوە ڕێزی بەرامبەرم زۆر لا گەورەترە بەس کە تۆڵم لێ بکاتەوە منیش دەمەوێت تۆڵی لێ بکەمەوە ئیتر ئەڕوا بەردەوامە بێ ئینسان متەواضع بێ بەڕێزان لە خۆبایی نەبوون کورە بەڕێزانەمە یوامان هەیە سەرەوابی لە مێشکیانێ وڵە لوودبەر زاڵێ ئەم دنیا ئەو دروستی کردووە ئەمە لەبەرەوەی لە مناڵی یان نازدار بەخێو کراوە هەموو شتێکیان بۆ جێبەجێ کردووە وەکو تاجێ بکەیتە سەری وەکو مەلیکێ پاشا تاجێکی لەسەرابێ هەرچی ئەمری کردو بۆیان جێبەجێگرەوە ئەوانە زۆربان لوودبەرزە بن لە خۆباییە بن کەسانی نێرگسیە بن عشقی ذاتی خۆیان نەبن هەر خۆیان خۆشەوێ قبوڵی ڕخنەیەک ناکەن ئینجامە تووشی کێشا بن لە ژیانە یا ئەوانن ئەمەندە لیان درا و سوکایەتیان پێکرا و لە نرخیان کەم کراوەتەوانێ ئیتر وردە وردە و ئەگەشتونەتە حاڵەتە ڕقیان هەموو شتێکە بێ چێلەوانە بەم حاڵەتە دەرێت بەڕێزان مرۆڤی گەورە ئەوەیە کە متەواضع بێ ئانیشتاین ڕۆژێ لە مەتارە بێ لە فڕۆکەخانە سحوفی وشن ئەم ڕۆژنامە نووسەکانە چن مقابلەیەکەن طبعا قاچێکی لەسەر زەوی مەتارە بێ قاچێکی لەسەر یەکەم پێپلیکانی قادرمەکا بێ کە سەرەکەی بۆ ناو فڕۆکەکە طبعا کاڵی ئانیشتاین هەتا ئێستا کەسێک نەبووە لەو زیرەکتر بێت لە فیزیا لە بوارەکەی خۆیان ئەڵێن جەنابی ئانیشتاین لە عیلما گەشتویتە چۆ ئەویش ئاوەڕێاتەوە ئەڵێ سەیری کە ئێستا لە کوێیان ئەڵێ چی لە کوێ ئەڵێ ها پێیەکەم لەسەر قادرمەیەکەم پێیەکەیتم لەسەر عەرزەکە ینی لە هەنگاوی یەکەمام هەر کەسێ بەڕێزان علمی پێبێ سەقافەتی پێبێ ئەم قیەمە زەرەکە بێ زۆر متەواضع بێ فعلا ئێستا ئانیشتاین زین و کەروان ئێستا ئەو مۆبایلەی بەرێ ئەو کۆمپیوتەرە ئەوەی بەرێ بڕوا بێ نازانێ بەکاری بێنێ زەمانەکە گۆڕاوە بەس نەزەریەکە جیایە مە شتێکی ترە باسی علمیە مە بەسم سەردەمەکەی ئەووە کە ئەم قسەی کردوە اینجا وەرە بەڕێزان با لە سروشتەوە هەموو شتە بێ لە سروشت فێربین سروشت قانونی خۆی هەیە خوای گەورە کە دای ناوە بۆ هاوسەنگە غەڵەتی تیان نییە بەقەی مویە خواریتیانە سەیریکەن بەڕێزان ئەو گوڵە گەنمانەی کە پڕن ئێستا دەستی پێ کردۆ ماوەیەکی لەوانە ئێستا دەست بە درێنە بکەن ماوەیتە سەری گوڵە گەنمەکان کە ئەوانەی پڕن ئەها چۆن چەماونەتەوە بۆ خوارەوە چەند متەواضعن لوود بەرزنین سەیری ئەو درەختانەکە ماوەیەکی لە مانگی نۆدە سەیری کە پرتەقاڵە سێوە هەرمەیە ئەوانەی کە پڕن ئەها چۆن لەقەکەی خەریکی ئاشکێتەوە ئەوەندە دابەزیوەتە خوارەوە لەسەر عەرزەکەیە ئەمە پێڵن تەواضع بەرهەمێکی چاکشێ بەڵام سەیری ئەو گوڵە گەنم و جوانەکە کە پوچن ئەها چۆن بۆ سەرەوە هیچیتیان نییە پوچەڵە چۆن بۆ سەرەوە
قید بۆتەوە لوت بەرزە لە خۆباییە سەیری لەقەکان کە کەبەری نییە هیچی پێوە نیە چۆن بە ئاسمان ئەم طبیعەتە پێ دەڵێ ئەگەر تۆ کەسێکی پڕی لە عیلم لە سەقافەت لە ئەخلاق لە خزمەت لە پێدان ئەبێ متەواضعبی لە خۆبایی بوون یعنی چی ئەو ڤایرۆسێکی وەکو کۆرۆنا هەموو عالەمی کردەکوونەوە بەو هەموو تەکنۆلۆژیا و عیلمەوە هەموو تیارە و ساڕوخی عەبر قارات و نازانم قومبەلەی نەوەوی بەشەر چییە بەڕێزان ئینسان بەو عیلم و یعنی زۆر جار مشک لە جسمە پشیلە زوڵمی لێەکە یعنی لە جسمە لە گەورەیە سەگ بە پشیلاوێری تر بڕۆ لە ناو جیهانی ئاژەڵانە ئەوەی بچووک بێز گەورەکە ئیچەوسێنێتەوە لە ناو ئینسانە خۆیەمە لە چاو شێر و پڵنگ و زەڕافە و ئەمانە خۆ جسممان بچووکە بەڵام لەبەرەوەی عەقڵمان هەیە هەموو ئەوانەمان دەستەمۆ کردووە سەیری کە ئێمە هەرچی بوونەوەرەکانی توانین دەستەمۆی کەین بەو عەقڵە بەڵام شتێک لە ناومانە با بەڕێزان هەر بە چاو نابینرێ ئەو ڤایرۆسە و میکرۆبە هەر بە چاو نابینرێ وە بچووکە هەمومان خۆراکی ئەو خاکەین بەڕێزانیمە زۆر جاڵی بچۆ سەرقەبرانەکان بە قوربان بۆ ئەوەی نەکەویتە هەڵەوە بڕۆ بزانە و سەرقەبرانە سەر چێلی قەبرەکان بخوێنە دەوانێ مرۆڤی وای تیا بووە دوو لە ڕویۆڵە گونی گوناری دەرهێناوە ئەو مستەڵەحە و شتەمان هەیە لە کوردیا یعنی کاتێ لەم سەردەمەوە عەسرە ژیاوە ئەم کۆنتڕۆلی ئەو ژینگە و ئەو کات ئەو شوێنەی خۆی کردوێ ئێمە هەر لە پشتی دایک باوکیشمان نەهاتوین هەر لە دایکی نەوەی لەکوێ مەسیری چی بوو بەڵام تەنیا ئەوانە ناویان ماوەتەوە کە خێریان کردووە کە بەرهەمیانە بۆ خزمەتی ئینسانیان کردەوە یا بە دیوەکەی ترا شەڕانی بوون و هیتلەر و پیاوکوژ و بە زەویان بە خراپ ئەمیان بە باش لەبەرەوە با ئەوەنە لووتبەرز نەبین لە خۆبایی نەبین چونکە هەمومان خۆراکی ئەو خاکەین بەڕێزان ئێستا لەم لەحزا من قسەتان بۆکەم بڕوا و هەبێ 80 ساڵی تر هەرچی بوونەوە هەیە بە مناڵی سەر لانکەکەوە کەسمان نامێنین زۆر زۆر 80 ساڵە ژێویش کە ئەمڕۆ لە دایکیش بووە ئەی باشەکە تۆ ئەزانی ئێمەمانان لەوانەی 10 ساڵی تیژ نەژی کۆی چێڵە بەیانی کۆتاییمانە لەوان سەعاتێکی دێسە هەناسەکە لەوان نێتە دەرەوە ئەمە بەشەر بوو ئەوە ئەوە ئیلاقەی بە پەروەردەوەی تێنەگەێنراوە قیمەتی خۆی نەزانیوە بۆیە والوتی بەرزە ئەم قیەمە زۆر گرنگە بەڕێزان ئێمە زەرعیکەین سەبر ئارامگرتن بڕواتان هەبێ بەڕێزان هەندێک کێشە هەیە کە سەیرەکەی حەل ناکرێ بەس ئارام بگرە سەبر هەبێت تەحمل هەبێ زەمن حەلیەکات هەندێک شتێ زەمن حەلیەکە هەندێکی ئێستا علممان پێنێ خۆشمان نازانین پاش ماوەی تر بۆیە ئەبێ مناڵەکانمان فێری ئەوە بکەین بۆ نمونە سەیری سڵای دەکەن خوا بەڕێزان ئەوە منم یا تۆی ئەوە خەونەکانمانە کە بەدەستمانەوە هەیە سەیری خزم و کەس بەدارە بۆمان دانیشتەوە بەس وەنی خزم و کەس دوژمنمان بن بە طبیعەت لە ناو خزم و کەسی شاکەسانی حەسووتەیە مرتاح نییە پێت لەوانەیە بربەستی بۆ دابنێ لەوانەیە هاوڕێکانمان ڕەشبینەکان بە هەمان شێوە کۆمەلگا و دابوو نەریتەکەی لەولاوە ترس و قەلەقەکان غەڵەت بکەین ئەمە بکەیت بەڵام ئەگەر سەبرە هەبێ خۆڕاگربی بەسەر هەموو ئەو بربەست و ڕێگرانەیە سەرەکەوی هیواشمانی جارێ بەڕێزان فەشەلێنێ لە ساڵی دەرناچێ ئیتر خۆی تووشی کە ئابە و خەمۆچێ و نەخۆشی دەرونیەکە یا هیچ کچێکی خۆزی سۆڵامە خیانەتی لێکردم یا کوڕەکە فێڵی لێکردم یا ئەمەیە یا ئیفلاسیم کردو یا ئیشەکەم دەرکرا بەڕێزان ئەمە حیاتە هەموو ئەمانەی تایە هەموو ئەمانەی تایە بەڵام سەبر و تەحملێ هەبێ لە کوردەواری خۆمان لێ خوا دەرگایەک داخا دەرگاکاتەوە دڵنیابە بۆیە نابێ بێ تحمل بن نابێن ڕەشبین بن نابێ کۆڵ بن سەبرێ هەبێ ئارامە هەبێ هەبژێ دەستپاکی ئەمانەت ئەی بەداخەڵ قیەمە جوانە هەم دینیش و هەم ئینسانێتیش هەمووی تەرکیزەکەینە سەر لە ناومانە نییە بەڕێزان ئەمانەت من لێکێ لە بەرنامەکان حەز ناکەم نەبێ بە ڕیکلامێ بۆی چوو بوو بۆ یابان لەوێ بەڕێزان باسی ئەمانەت کە ئێمە لە دینی ئیسلامە لە ئاسمانەکان لە مەسیحیە لە یەهودیە لە زۆر قیەمی جوان لەوانە باسی ئەمانەتەکە مڵکی خەڵک نەخۆین ماڵی خەڵک نەخۆین ئەمانەتێکە بیگەڕێنینەوە کەممان هێتوانی بێتمانەمە ئەمانەتە بڵین بکەین بە بەشی لە کەسێتی مناڵەکانمان ئەم بەڕێزە چوو بوو لە یابان 200 دۆلارێکی دانا لە ناو جانتایەکەوەی لە گیرفانایە لەگەڵ کارتێکی خۆی و ڕقم و تەلەفۆنشتەکەی لە مووقیفێ دانا ئێستا لە ئینتەرنێت لە یوتیوبە توام چەند سەیری کرد بڕوا و هەبێ دوو کچاتن دوو کچی یابانی بوو محەتەی وەکو قیتار بوو نازان میترۆ بوو پاز بوو چی بوو کە سەیریان کرد ئەوەیان هەیە ئیشەکەی خۆیان واز لێنا ڕۆشتن ئەمانیش بە کامێرە و هەر بە دوایەوەی تا خۆیان کرد بە مەرکە شۆرتەیەکە بڵێن وەکو مەرکە شۆرتەی لای خۆمان تەسلیمیان کرد ئەمە خۆیان هەر تەسویرەکەن لە مەرکە شۆرتەکە هەر لەو کاتە تەلەفۆنیان بۆ کردەوە یەکسەر تەلەفۆنەکەی هەڵگرتی کاکەم ڕقەمە لێدە بۆ بەڕێزەکەم ئەم پارەیە و ئەمانەتەتان لێون بۆ لای ئێمەیە وەرن بیبەنەوە
چون وەریان گرتەوە هەمان تەجروبەی لە دەوڵەتێکی ئیسلامی کرد نازانین چ دەوڵەتێ بوو پێویستیش ناکەن هەدەفەکەی ئەمەوە نییە بڕواو هەبێ بەڕێزان دوو گەنج هاتن هەر لە محەڵەی شێواداندا کە سەیریان کرد جانتاکە یەکی $100 بەش کرد و جانتاکەیان دەرکرد و فڕیانە ئەمە باشە یابانیە نە موسڵمانە نەچیە نە قیەمی جوانی با بڵێنەوەی کە ئێمە بە قسە هەمانە ئەوانە نییە لە کەلتورەکانە بەڵام بە وەریان گرتووە و بە عملی تەطبیقیەکەنەوە تا ئەمانەتە بەڕزانزانی گەنیسان دەستپاک بێ لەگەڵ خەڵکە چەند سەرکەوتوژە بێ ئێمە پارەکە ئاوای لەو لاو لە گیرفانە دەرێنێ لە عەرزا کەوتووە قاچی لەسەر دانێ بۆ ئەوەی نەداتەوە شتەکەی شتێکی لادانی دوایی ناداتەوە قەرزێکی ناداتەوە بۆی لە زۆر جا قەرز مێ بەیەکێت چکە و کاتە پارەکەش دەڕۆ هاوڕێکەش لە دەسەچێ دوژمناتی دروستە بۆ نانێتەوە ئەمە بۆچی ئەم مرۆڤە لێرە وای لێوە لەبەرەوە ئەم قیەمە ئەم بەها ئەخلاقیمان تیا زەرع نەکردووە پەروەردەمان نەکردووە زۆر جارێمە لە بەرچاوی مناڵەکانمان غەشەکەین زۆر جار لە بەرچاوی مناڵەکەمان شتی خەڵکووە ئەخۆین ئیتەبەن مناڵەکە چی دەرەچێ باوکێوا بناڵێ گەورە ئاوە ڕێژە و چوو پێی لێخە ئەوە قیەمەکانە بەڕدا بۆیە لای ئێمە بەختەوەر نی زۆر بەمان چ تو پارەی بێکی بۆ ناهێنێت دەڕنی فیزێکی بۆ بێ ئەمینێ بۆ نایێنێتەوە غەش لێەکە لە ئیمتیحانە غەش لێەکە فرد و فێڵ لێەکە چاڵی بۆڵەکەی تەبەن تۆژ یا چاڵی بۆڵەکەی هەبێ خەموخەفەت و قەلەقەوە بۆیە هەمومان ئەکەوینە ناو ئەو کێشانە هاندانی جان قچێکە مادەمینەکەی پەیوەندەکانی وەرەگرین بەڕێزان بەڵێ بەڕێزان ئەتا پەیوەندەکان وەرەگرین ئەم شەڕی پەبجی و یاری پەبجیوانە تکایە مناڵەکانتان هەبینی هەمووی لەگەڵ یەکایکن ئەمە خەتەرەکەی لە چیا بەڕێزان خەڵک بێبەزەییە بێ چونکە هەمووی کوشتن و بڕینە طبیعەتی بەشەر وایە ئێساوانی لە شەڕ و کارەسات ئاژین بێڕەحمە بن بێبەزەییە بن چکەوە زان ژیان هەمووی کوشتن و بڕینە اینجا دوای ئەوە ڕەشبینی دروستەکان ئەمە قیەمە باشەکانیشمانە شێوێنێ بۆ ئێستا زۆربەی و شەریکات و کۆمپانیان بۆ پارە ئەم بەزمەیان دروست کردووە زۆر جار لە میسر یەکێ لەمانە ئەمەگە پەبجی کردبوو لە هەموو ڕاگەانی میسر بڵاو بووانێ و لە زۆر وڵاتی بۆریان گرتبوولیان بڕوا بێ تەلەبێ مامۆستاکەی خۆی کوشتبوو خۆی زانی بوو یاری پەبجیە اینجا لەبەرەوە ئەمە یەکێکە لە کارەساتەکان بەڕێزان ئینسان طبیعەتی وایە دوای چەند کاتژمێرێک دقەیەک دەرەچیت لە واقعچیتە خەیاڵەوە واقعەکەی من لە ماڵ و دانیشتم لێرەیە باشە با وەریگیم کاک پۆڵا وەرگین کاک پۆڵا گیان فەرمووی لە هەولێر کاک پۆڵا ئێوارە باش ئێوارە و شەو باش کاکە پۆڵا گیان فەرمووە بەڕێزم پاراستنی بەهاکان و چەند تێکی فراوانە دکتۆر گیان بەڵێ من لە کوردستان کەمتەرخەمیەکان ناخەمە ئەستۆی هاوڵاتی سادا خوێندکار و ئەندامانی لایەنەکان بەڕای من ئەو ژینگەی کە دروست کراوە لە لای گەورەکانە دکتۆری بەڕێز کاتێک کە سەرکردەیەکی سیاسی باز لە نیشتیمان پەروەری و یەکگرزی دەکا خۆی پێچەوانە ئەوە دەجوولێر دەکا پێچەوانەی دروشمەکانی کاتێک مامۆستاوانەکەی تەواو ناکا خوێندکاریش پابەند نابێت کاتێک باوک مامەڵە لەگەر دراوسێک لەگە خزمێک دەکا بە شێوەیەکی نادروست دەیکا کوڕەکەشی وا دەکا نمونەیەکی تر کاتێک مامۆستایەکی ئاینی بەڕێز لە مزگەوتەکان بازەوە دەکا دەڵێ ئەوە دیفاع لە خاک و نیشتیمانی خۆی بکا شەهیدە کەچی مەلایەکمان نەدید لە کوردستان بەرگری لە خاک و نیشتیمانەکەی بکا بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکی ڕەخنە لێگرتنن قسە و ڕەخنە لێگرتن و بە پڕ و پیانۆ بێگرتن کەواتە ئەوەی ئەمن دەڵێم ژینگەکە چێ دروستی کردێ گەورەکان دا هەر کەس بە ڕۆڵی خۆی بۆیە تێداچوونەوەی دەوێت لە دەستگا پەروەردەیەکان لە مامۆستایانی زانکۆ بۆ نمونە زۆر لە کەناڵەکان دوو مامۆستای زانکۆ دەبینین کە لە یەک ئاراستەدا دژی قیەمەکان قسە دەکەن هەردووچان بڕوانامەی دکتۆران یان پرۆفیسۆرن کەواتە کە هاوڵاتیەک تەمەشای دەکرا دکتۆری بەڕێز پەیامەکەی چ ئاراستەیەک دەبا بەرەو پەرتەوازەیی دەبا متمانە نەبوون و خاڵێکی تریش بەراوردێک بکەین بە کەسایەتی جوولەکەکان و کەسایەتی فارس یعنی تۆ سەیری کەسایەتی جوولەکە بکە چەند متمانەی بەخۆیتی باوەڕی بەخۆیتی نیشتیمان بەخۆیتی چونکە ژینگەیەکی بۆ دروستراوە دکتۆر لە بناغەڕا لە کۆمەلگاڕا لە دام و دەستگاکانڕا باوەڕیان بەیەکە بە هاوکاریە کەواتە بەواتایەکی تر بڵێم ڕاستگۆیی لە ژینگەکەدا وای کردووە
ناڕاستگۆیش لە ژینگەکەدا زۆر سپاس کاک پۆڵاگیان زۆر سپاس قسەکانی لە 100 ڕاستە دەست خۆش بێت چاو ماچەکەم منیش وتم ئەم بەها ئەخلاقیانە مناڵیت لەگەڵ خۆی نایهێنێ من ئەگەر وەکو باوشێک زاڵم بە مناڵەکەشم زاڵم دەرەچێ من وەکو سەرکردەیە گەگەر عەدالەتم نەبێ هاوڵاتەکان عەدالەت ئەوەی تۆ لە 100 ڕاستە چونکە هیچ کەسی ئەم بەها ئەخلاقیان لەگەڵ خۆی ناهێنێ ئەی ژینگەکەی ئێمە ئەوەیە تۆ ژینگەیە پڕ بێ لە درۆ دەلەسە و فرتوفێڵ چۆن منەڵ ڕازگۆ بێت چۆن تاکان ڕازگۆ بێ با کاک عەبدولکەریمیش لە هەولێر وەرم کاک عەبدولکەریمجان فەرموو سلام علیکم دکتۆر جان سەد چاو قوربانتم فەرموو سلامە سپاس دەکەم پێشەشی دەستخۆشی بەرنامەکە دەکەم بەڕاستی بەرنامەکە زۆر بەسوودە بەتایبەت لە بۆ من ئەمن لە بەشی ڕێنمای پەروەردەی و دەرونیم بەڵێ لە زانکۆ سەلاحەدین کۆلێژی پەروەردە بەڵێ دارێک لە بەرنامێک باسی ئەوە خەریکی کتێبێکی بەناوی سایکۆلۆژی ئەرێنی بەڵێ تەنها پێشنیازێکم ئەوەیە کە لە داهاتوودا لە ناوەندی ئەو کتێبانە چاپ بکەینەوەکە لە ئەو شوێنانێکە خۆت مەبەستە چونکە جارێم دەمەوێت کتێبە بکڕم لەو ناوەندانە دەڵێم کتێبە چاپی کوێت دەڵێم نازانم لەوانێ باسانی بەدەستم ناکەوێ ئینشاءڵڵا تەنها پێشنیازم ێگە بتوان لە ناوەندێکە بە چاپی بگەینی لە خزمەتتان کاک عەبدولکەریم زۆر سوپاس ئینشاءڵڵا ئێمەمانان تر تەمەنەکەمان تێپەڕی ئێوە سەرچۆپێکاگرن لەو بوارەوی شەڵا سەرکەوتووە بێ و ڕێنمایی دەرونیش زۆر زەڕورە و قسمێک و بەشێکی زۆر باشە هەیە بەخوا هەموو ماڵێک پێویستی بە ڕێنمایی کارێکی دەرونی هەیە هیوادارم سەرکەوتووە بێ ئینشاڵڵا با ئەمیرەخانی جوەرگرین ئەمیرەخان فەرموو باشی خوشکە بە ڕێزەکەم زۆر سپاس کاک دکتۆر من مناڵێکم هەیە بەڵێ کەمێک سەری هەر لە بیدایەت کەمێ سەری خوارە تەمەنی چەند ساڵان وەڵا ساڵێک و 5 مانگە ساڵێک و 5 مانگ جا بەخواوەی لاقەی بە پسپۆڕی منەوە نییە بەڵێ کاک دکتۆرجان کە زیاد لە حەد ئەخولێتەوە بە چواردەوری خۆیان زۆر یعنی تااقەتە بێ ئەزانی چۆنە خاتون جان ئێسامە دوو بەشی هەیە بەشێکیان ئەمەی ئەگەر ملی وایە ئەوی لاقی بە عەزەڵات و ماسوولکەکانەوە هەیە ئەوە پزیشکی تایبەت و پسپۆڕ هەیە پیشانی بە لەوانەیە عەزەڵات و ماسوولکەیە بێ کورتتر بێ درێژتر بێ لەو پسپۆڕی من نییە ئەوە عیلاجشتی هەیە بەشی دووەمی ئەوەیە کە بە چواردەوری خوا سوورە زۆر جارەگەرێکی بە چواردەوری خوا بسوورێتەوە لەوانەیە بۆی بسوورێتەوە ئاواکە احتیمال هەیە ئیلاقی بە سوڕانەوەکەی هەبێ لەوەشە چێ گەشەی دواکەوت بێ فێری قسە بووە ناوەڵا دکتۆرجان زۆر بەکەنی بەخوا لەوا چێ ئەمیرەخان ئەو سوڕانەوەی مەحاڵەتێکمانەی پێڵێن ADHD واتە ئەو مناڵانەی جوڵەیان زۆرە و تەرکیز و بە ئاگاییان کەمە احتیمالە ئەوە بێ احتیمالە لە فترەی حەملان نەخۆش نەبووی کێشە و نەبووە مناڵە بە زەحمەت لە دایک نەبوو ئاوەکەی کە موزیایی نەکرد و کۆمەڵی کێشە هەیە وەخت خۆی باسم کردوی جوانە نەبووە ناوەڵا کاک دکتۆرجان لە کاتی خۆشیا بۆ بە عەمەلیاتی بۆ على كل تەمەنەکەشی بچووکە ناشتوانانی حکومبەی بەڵام پیشانی پسپۆڕی بەشکم ئینشاڵڵا کێشەی نەبێ بە شارەخان لە چەند چەماڵ وەرگرین عەفو شانیا خان فەرموو شانیا خان سلام علیک باشی دکتۆر عەلیکی سەلام خوشکە بە ڕێزەکەم سەر چاوم فەرموو سەرجان لەوانەیە پەیوەندی بابەتەکەش تۆ نەبێ بەس فەرموو کاتی بەرنامەکانی ترا فەرموو کچێکم هەیە تەمەنی ساڵێک و 4 مانگە بەڵێ زۆر وەرکاویە ئایا هۆکاری ئەمە چی وای لێ هات زۆر چی وەرکاویە یعنی زۆر نازدار بەخێوتان نەکردووە ناستان زۆر نەیاوەتێ وەڵی زۆر ناگەر بڵێن هی ئەوەیە کە زۆر نازمانی باشە دوو تربیەت نییە تۆ بڵێ وامەکە باوکی بڵە قەی ناخەسوو خەزوورێکێ تێکەڵ بێ لەگەڵ لەگەڵ من کوباتیرانە بەس بەرۆڵا باوکی پێڵێ بەخۆی ناڵێ بە مناڵ لی تووڕەمە بەوای لێمەکە یاخی دەزانین چۆن نەشان یاخان تۆ دایکێکی مناڵەکە غەڵەتەکە کە لی تۆڕابی یا ڕێنماییەکەی بۆی غەڵەتەکە ناکە کە باوکی لەولاوە بڵێ وازی لێبێنە ئەم مناڵە فێر نابێ ئەمەی کە کردوێتی غەڵەتی یان ڕاستە ئەگەر ڕاستە تۆ بۆ پێڵی وامەکە ئەگەر غەڵەتە باوکی بۆ لێوازی لێبێنە وەڵا بیکەن بە یەکتر بێت خوشکەکەی من یعنی تۆ لەگەڵ باوکیا خەسوو خەزوور هەر هەمووی غەڵەتێکی کرد شتێکی نابەجێ کرد مەسەن تفی کرد شتێکی فڕێچی کرد چی کرد ئەمانە لێ قوبول مەکەن لێی مێن بەڵام عەلەقەن دەنگێت تۆنی دەنگ دەگۆڕی دەم و چاو بەنەوەی حرەکە بە شتێ بۆ ئەوەی زانێمە غەڵەتە حەزەکەم یعنی کەلی تۆڕە ئەبی بڵێ پلانە شت مەکە بزەوە مەکە بە قسەکانی هیچ حسابێتت بۆ ناکات دیلۆڕیتۆ من لە
تەمەنێکەوە هەوڵی خوشکی من جارێ تەمەنەکەی بچووکە ساڵێک و 4 مانگ چی حسابە بۆ نەکە بۆ خاتی خۆ ئەگەر بێ بە مڕاهیق و سبەینە سمێڵی ئاوکو دەستکە کەوەرێکی لێ بێ ئەگەر کوڕ بێ و کرد بێ ئەو کاتە چێکی کچی من زۆر سێدە یعنی معقولە دایک و باوکێ نەتوانم مناڵێکی ساڵێک و 4 مانگ حسابێ بۆ نەکە بۆ ئەمە شەقاوەیە ئەمە چییە نا کچی من بەستێکی بڵێ دوێتە بۆ منە مای پێشێستا زۆ پاوشت هەبوو هیچ ئەمانە دوامەکەیان جارجارم پێشا بە دەستیا وانە بوو یعنی هیچ بەقسەی ناسێت بەخوا خوشکەکەی من خوشکە من ئەگەر مناڵەکە گەشەی دوان نەکەوت بێ ئیلاقی بە پەروەردەی سەقەتی خۆتانەوێت ئازی پەروەردەکەتان چاکە نیشەڵای کێشەی نامێنە باکە کاکسەر خێڵ آخر کەسەوەری گرین چکە کاتمانە لە کەلار کاکسەر خێڵ گیان فەرموو السلام عليكم دكتور جان. عليكم السلام. أري جرماك شلون لاقيه وكاك صار خيل. والله جرمك مرات صار جرم كاك دكتور جان. والله سليماني جرم بو أمره بالله فرمو. دكتور جان والله ترسالك معناها. فرمو. ترسالك كم وثانية نخوشي خفت ونخوشي دروني يك نخوشي يا جوازي هيا. نەخۆشی عفو نەخۆشی چی جارێ نەخۆشی دەرونی مانێ وەکو خەمۆکی و دڵە ڕاوچێ وەسواسی بەڵام خەفەت بەشێکە لە نەخۆشی یعنی نەخۆشی چی و چی دەرونی و نەخۆشی خەفەت و نەخۆشی دەرونی خەفەت کاکە سەرخێڵ خەفەت نەخۆشی نییە نەتیجەیە تۆ دڵت تەنگ بێ و بێزاربی خەفەتە خۆی بەڵام جاری وا خەفەتێکی زۆری ژەخۆین بەس نەخۆشی دەرونیمان نییە نەخۆشی دەرونی چییە خەمۆکێیە دڵە ڕاوچێیە وەسواسیە فۆبیایە ئەمان نەیە بە قوربان خەفەت هەمومان خەفەت و ئەگەر خەفەتەکە بۆ ماوەیەکی کەم بێ بەهۆی مشکلەی خێزانی ئیشکردن بێ ئیشی چوزانم پەیوەندی چوار لەگەڵ چوار دەورمان ئەمە احتیادی هەمومان خەفەت دەخۆین ئێمە هەمووی بوو بە کونە خەفەت بە قوربان کێ خەفەت نەخوا بەڵام کاتێ خەفەتەکە واو لێ ئەکا نان خواردنە وەکو خۆی نەمێنەیە کار ئیشکردنە وەکو پێویست نەبێ پەیوەندی لەگەڵ هاوسەر و مناڵەکان وەکو پێویست نەبێ لەگەڵ خزم و کەس وەکو پێویست نەبێ دایمان ڕەشبین بی تێکەڵ ئەما بێ بە خەمۆکیە لەبەرەوە ئەگەر بگاتەوە بێ زۆر دووبارە بەلایەنی کەم و 6 بانگەمانە دووبارە بێتەوە ئەگەر بۆ ماوەیەکی کاتی بێ هەمووی هەمانە بە قوربان خۆی فەرقەکە لە بینی من و تۆیە یا تۆ یەکێکا کە نەخۆش بێ ماوەکەی زۆرترە یعنی ئەوی خەفەتی هەیە بەس خەفەتەکەی کێشەی بۆ دروست نەکردوانی باسم کردوی بۆ دروست نەکرد بۆ ماوەی کەمە لا یەکێکە نەخۆش بێ زۆرە و کێشەی بۆ دروست کرد فەرقەکە لە دەرەجەیە لە نەوعانیە و خەفەتیش نەخۆشی نییە بە قوربان ببوورە کاتیشم نەماوە پێمەڵن کاتەکە تەواو بوو بەڕێزانەوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بێ خواتان لەگەڵ